ئازادی لە لووتکەدا هەستی پێدەکرێت. چیا ئیرادە و سروشت ئازادی دەبەخشێتە هەستی مرۆڤ. ڕۆژانی هەینی کاتێک هەمووان لە پشودان، شاخەوانان سەرباری ساردی کەشوهەوا بە دەرونی گەرمەوە ڕوو لە لووتکە چیاکان دەکەن، بەو ئامانجەی لە ماندووبوونی هەفتە و سەرقاڵیەکانی ژیان کەمێک دوور بکەونەوە. تۆڕی شاخەوانی کوردستان کە پێک دێت لە بەشێکی زۆری گروپە شاخەوانیەکانی سنووری پارێزگای سلێمانی بە بەشداری 230 کەس گەشتێکی شاخەوانی بۆ لووتکە چیای چایەر بە بەرزی 2108 مەتر لە ئاستی ڕووی دەریاوە بەرز لە سنووری پیرەمەگرونی سەر بە پارێزگای سلێمانی ڕێکخست. چیاکە دەڕوانێت بەسەر سەیرانگای زێوێ و ناوچەی مێرگەپاندا، لە بەرامبەریشەوە لووتکەکانی زنجیرە چیای پیرەمەگرون هەڵکەوتووە. گەشتەکە بە 5 کاتژمێر لە گوندی پەسکەندیەوە دەستی پێکرد. ڕێژەیەکی زۆری ژنان بە ئامانجی گەشتنیان بە لووتکە چیای چایەر و هەستکردن بە ئیرادە و ئازادی پێشەنگایەتی گەشتەکەیان کرد. لەگەڵ هەر هەڵکشانێکدا بە گرد و دۆڵەکاندا مرۆڤ زیاتر لە واتای پەیوەستبوون بە سروشت، دەوڵەمەندی و جوانیەکەی تێدەگەشت. ئەگەرچی چیاکە وشکەڵانە و بێدارە، بەڵام ڕوانینەکەی بەسەر ناوچەکەدا جوانی پێبەخشیوە. کاتێک لە لووتکە نزیک دەبیتەوە، کەشی سارد و ڕەشەبای بەهێز بەڕوودادێت، هەستی بەرگری و ڕوبەڕووبوونەوە دروست دەکات و پەڵە بەفرە ساردەکان کە بەفری چەند ڕۆژی ڕابردوون و ماونەتەوە گەرمیان دەبەخشیە ناخی ژنان و لە ناویدا بە وێنە و ڤیدۆ یادگاریان بۆ ڕۆژانی داهاتووی خۆیان دەبردەوە. دوای پشووی کورت هێز بە گورتر دەست بە باتووم بەڕێدەکەوتن، بە هیوای گەشتنە لووتکە هەورازی سەختیان دەبڕی. دوای بینینی لووتکە بەڕووی شاخەواناندا هێز، ئیرادە و باوەڕی خۆی دەنواند، چونکە کاتێک ئاور لە دواوە دەدەنەوە کە چەندە ماندوێتی و هەوڵدان بۆ گەشتنە لووتکەیان تێپەڕاندووە، لەگەڵ تێکەڵبوونیان بە سروشت دەگەنە ئەو باوەڕەی کە هێز لە چیا و ئازادی لە لووتکەدایە.